ئێران و سعودیە دوو ڕکابەر و دوو دژمنی مێژووی یەکتر لە ناوچەکەدا. سعودیە لە ساڵی 1970 ئێران بە مەترسیەکی گەورە بۆ سەرخۆی دەزانێت. کۆماری ئیسلامی ئێرانیش هەر لە سەرەتاوە وەک دوژمن سەیری سعودیەی کردووە. کاتی خۆی خۆمەینی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ڕایگەیاندبوو ئێمە دەتوانین چاوپۆشی لە تاوانەکانی ئەمریکا و ئیسرائیل بکەین، بەڵام دەسەڵاتدارانی سعودیە لە دەسەڵاتدارانی ئەمریکا و ئیسرائیل پەسترن و هەرگیز ناتوانین چاوپۆشی لە تاوانەکانی بنەماڵەی ئەل سعود بکەین. عەلی خامنەئی ڕێبەری ئێستای کۆماری ئیسلامیش زۆر جار لێدوانی توندی داوە لە دژی دەسەڵاتدارانی سعودیە و ئەوانی بەراورد کردووە بە کافرەکانی هۆزی قوڕەیش لە سەردەمی پێغەمبەری ئیسلامدا. چەند ساڵێکە ناکۆکیەکانی ئەو دوو ڕکابەرە لە ژێر کارتێکەری ڕووداوەکانی ناوچەکەدا ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر دەبێتەوە و لە ئێستاشدا و لە دوای لە سێدەرەدانی نەمرل نەمر و پچڕانی پەیوەندیە دوبلماسیەکانی نێوانیان پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە زیاتر لە هەر کاتێکی دیکە ئالۆز بووە. ئەمەش وڵاتانی ڕۆژئاوا و چاودێرانی نیگەران کردووە کە تێکچوونی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە ئەڵۆزەکانی ناوچەکە قوڵتر بکاتەوە و دەرئەنجامی زۆر خراپتری لێ بکەوێتەوە. هەر لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی پچڕانی پەیوەندیە دوبلماسیەکانی نێوان سعودی و ئێران نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بە ڕێژەی لە سەدا 2 بەرز بووەوە. ماڵپەڕی بلومبێرگ پێشبینی کردووە لە ژێر کارتێکەری ئەم ڕووداوەدا نرخی هەر بەرمیلێک نەوت لە نێوان دۆلارێک بۆ 3 دۆلار بەرز بێتەوە. بەڵام پێشبینی کردووە ئەم بەرزبوونەوەیە بۆ ماوەیەکی کاتی بێت و لە درێژخایەندا کاریگەریەکی ئەوتۆی لەسەر نرخی نەوت نابێت. لەم نێوانەدا ئەوەی بەشێکی زۆری لە چاودێران نیگەران کردووە پەرسەندنی زیاتری ئاڵۆزەکانی ناوچەکە و شەڕی نوێنەرایەتیە لە ناوچەکەدا. لە ڕوانگەی سعودیەوە ئێران لە ڕێگەی گروپە شیعەکانەوە سەرچاوەی هەموو ئاڵۆزەکانی ناوچەکەیە. بەپێی بەڵگەنامەکانی ویکلیکس لە ماوەی ساڵانی ڕابردوودا سعودیە هەوڵی داوە ئەمریکا ڕازی بکات بۆ هێرشکردنە سەر ئێران و پێی وا بووە دەبێت سەری مارەکە لە ئێران پان بکرێتەوە بۆ ئەوەی ئاڵۆزەکانی ناوچەکە کۆتاییان پێبهێنرێت. ئەوەی بەشێک لە چاودێران پێشبینی دەکەن ئەوەیە لە داهاتوودا جەنگی نوێنەرایەتی لە ناوچەکەدا پەرە بستێنێت. بەتایبەتیش چاودێران نیگەرانی دۆخی سووریان و پێیان وایە ئێران لەمەوە دووە زیاتر لە جاران لە دژی گروپەکانی لایەنگری سعودیە پشتگیری بە شەر ئەسەد دەکات و لە بەرامبەردا سعودیەش هەوڵ دەدات هاوکاری زیاتری گروپەکانی ئۆپۆزیسیۆن بدات. ئەمەش مەترسی ئەوەی هەیە هەوڵە دیبلۆماسیەکانی ڕۆژئاوا بۆ چارەسەرکردنی کێشەی سووریا لەبار بەرێت. لە یەمەنیش پێدەچێت ئێران پشتگیرەکانی بۆ چەکدارانی حوسی زیاتر بکات. ئەمەش کێشەی گەورە بۆ سعودیە دروست دەکات کە لە چەند مانگی ڕابردوودا بودجێکی زۆری بۆ پاشەکشەکردن بە چەکدارانی حوسی تەرخان کردووە. تەنانەت هەندێک لە چاودێران بە دووری نازانن لە داهاتوودا جۆرێک لە هاوکاریکردن لە نێوان حوسیەکان و ئەڵقاعیدەی یەمەن لە دژی سعودیە دروست ببێت. جگە لە سووریا و یەمەن، سعودیە و ئێران لە عێراق و بەحرەین و لوبنان و سوودانیش ناکۆکی قوڵیان هەیە. چاودێران بە دووری نازانن ناکۆکیەکانی نێوان ئەو دوو وڵاتە لەو وڵاتانەشدا ڕەنگ بداتەوە. لە ئێستادا سعودیە هەوڵ دەدات وڵاتانی عەرەبی ناوچەکە هەن بدات پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران بپشڕێن و هەنگاوی هاوبەش بنێن لە دژی ئێران. هەر لە چوارچێوەی ئەو هەوڵانی سعودیەدا بەحرەین و سوودان پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئێران پشڕاند و ئێماراتی یەکگرتووی عەرەبیش ڕایگەیاندووە ئاستی پەیوەندیەکانی لەگەڵ ئێراندا کەم دەکاتەوە. پێشبینی دەکرێت چەند وڵاتێکی دیکەش پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا بپچڕێنن یان ئاستی پەیوەندیەکانیان کەم بکەنەوە. ئەم هەڵوێستەی وڵاتانی عەرەبی لەم کاتەدا قەیرانی ئابووری ئێران قوڵتر دەکاتەوە. ئەوەی لەبارەی دەرەنجامەکانی تێکچوونی پەیوەندیەکانی نێوان سعودیە و ئێران زۆربەی چاودێران لەسەری کۆکن ئەوەیە پێدەچێت ئەم قەیرانە هەندێک ڕووداوی پێشبینی نەکراوی لێ بکەوێتەوە کە زیانی بۆ هەموو ناوچەکە هەبێت لە هەمووشی مەترسیدارتر. ئەوەیە ناکۆکی نێوان ئەو دوو وڵاتەدا، ناکۆکی نێوان شیعە و سوننە لەوەی کە هەیە قوڵتر بکاتەوە.